ئەم پێشانگای پێک هاتووە لە 25 ئافرەتی بڵێم بەهرەمەند کە لە ئەکادیمیای هونەری جوانەیان خوێندووە بە ئیشی فتری ئیشەکەن حەزمان کرد ئەو بەهرانەی کە ئەوان هەیەە کە پێڵەن هاندمەید کە شاراوەن پیشانی بین لە بۆ خەڵکی ئەوانیش بێنە ناو بازار وەکو تەسویقێک وەکو کاری هونەری خۆیان پیشانی خەڵکەکە بدەین هەم ئەوانیش ئیسیفادە لە ئیشەکان بکەن هەمیش خەڵکی ئیسیفادە لە ئەفکاری وان بکەن. کۆمەڵەکارێکی زۆر جوانمان بینی کە ئێستا خێزانەکانی کۆماڵەکانی کورد پێویستیان پێ هەیە و زۆر جوانیشە بۆ ماڵەوە و زۆر جوانیشە بۆ ئەکسسواراتی کەسایەتی بەڕاستی شتی وای تێدا بوو هەستت دەکرد بەهرەیەکی زۆر جوان و زۆر گەورەیە لە پشتە و کاری هونەری زۆر جوانمان بینی هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. ئەم پرۆژەیەمان لەژێر دروشمی بابەخشینی پەرتووکێک کۆمەڵگە بەرەو ڕۆشنکردنەوە دەبین دەستی پێکردووە و ئینشاءڵڵا بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت لە ناو سەنتەری شاری سۆران و زانکۆی سۆران و هەروەها دەمانەوێت کۆمەڵگای کوردی زیاتر بەرەو خوێندەوارکردن ببین و زیاتر بەرەو پێشەوە بین. ئەو کتێبانە کە زیاتر لە 300 بۆ 400 کتێبن کە جۆرەها کتێبی تایە ئێستا هەندێک کەس دێن بۆ نمونە خوێنەری سەرەتاییان خوێنەری بۆ نمونە هەر کەس مەسەن خوێنەری شەیە تەنها لە بابەتێکە هەندێکی شەیە مەسەن چەند بابەتێکیان حەز لێیە ئەم خوێنەرانە ئێستا دێن سیر دەکەن و هەندێک کەشیش خوێنەر نین کاتێک لێرە دەبینن دین کتێبێک هەڵەگرن لەوانەیە ئەمڕۆ نەخوێنێتەوە بەڵام ڕۆژێک هەر دەچێتە سەر ئەم کتێبە یان ئەو نەخوێنێتەوە کەسێک لەو ماڵەدا منداڵێک دەست بۆ کتێب دەباتێت. سی سالا وی کاری دکم کاری ما پر زحمته یعنی işçilik avi pire o yani zahmet avi pire yani kari ma ser sadire ser beşiğe darın o ser masaya o ser mobilya yani icdestime her tişte yani em kari her tiştekin em bir saat beşik çetkin em hafta kit kadinin ve em ya difroşun ve em jno da diza çetkin mesela kazanç mecet ki mesela beri %100 bana, %100 ana kazanç ketiye %20-30 yani çifteki 200 milyon çeki bir proje kazanç da ancak ya 5 milyona ya 10 milyona. Yani emeğin karşılığı tane yani ha. Bak berinin ha. Yani mesela 1 saat beri bu. Her tiş bir de saat çet buna var çet bu. Sanat farklı bu.